بە هۆکاری داڕمانی دیواری لە وەرگەیەک لە ناحیەی تەشیە زیاد لە 100 سەرمەڕ و ماڵات مردار بوونەوە. هۆکاری داڕمانی دیوارەکە لافا و بارانی بە خوڕشەوی ڕابردوو بووە بەهۆی ڕووداوەکەوە زیانێکی مادی زۆر بە خاوەنەکەی گەشتووە. ئیمشەو کاتژمێر 1 و 20 دقەی شەو هاتم مەڕماڵاتەکەم ئالیکدەم بارانێکی زۆر سەریعباری لەگەڵ شاتە زرە شەباری ئەتر مەڕماڵاتەکەم ئالیکدا بووە سعات 1 و نی و 1:35 دقە ڕۆشتمە سەرەوە هەر ڕۆشتمە سەرەوە 3 دقەی نەبرد وڵەکە ڕما بەسەر ماڵاتەکەمە وڵایی وا لە بەرچاوە تا ئێساوە تقریبا 50 سەر زیاترمان دەرکردووە ئەی 60 سەرێک زیاترش لەوانێ ببێ ئەتر نزیک 100 سەرە بێ ماڵاتەکە بە کۆی گشتی 40 ملیۆن زەرمان وەرگرتووە. شوێنە چۆن بڵێ ئێرە وەک دەشتەوە وانێ وەکو ناو شارۆ نییە لەو شاخەوە ئاوەکە تۆ خوارەوە دیارە لەو شوێنیانەوە دزەی کردووە هاتۆتە خوارە چۆتە پشتەوە وۆڵەوە ترێک لێوە بۆتەوەی داڕوخانیە وۆڵە و ئەم ماڵاتی کەوتە ژێرەوە. ئەم حیوانانە ئێمە نامانە قانجاز بە نیوی هێناومانە یعنی خۆمان نییە ئەوە شایەدی ژێوە هەموو کەسێک شایەدا ئەتر باوکم خۆی کرێکارەوە یعنی توانای ئەوەی نییە بەڕاستەکەی مەبلەغێکی زۆرە 240 ملیۆن دینارەوە مەبلەغێکی زۆرە. وڵایەتە حیوانەکە دەوا لە بەرچاو خۆتانە سەیری بکەن قانجاز بە نیوەیە بەڵێ نەوەڵی خۆم یەک سەری خۆم نییە ئەو ئەم جەماعەتە بڵێ گشتی با بڵێ هیچ قڵی خۆم نییە. ئەی داواکاری چییە وا داواکاریەکەم لە حکوومەت ئەوەیە قەرەبووی ئەم حیوانە بۆ بکەنەوە دەبەری خۆم نییە ئەگەی خۆم بەڕە مشکلم نەبوو. شاید حاڵانی ڕووداوەکە و کەسانی نزیکی خاوەنی ئاژەڵەکان باز لە ڕووداوەکە و خراپی دۆخی ئابووری خاوەنی ماڵەکە دەکەن. داواکارن خێرخوازان بەدەمیانەوە بستن و زیانەکانیان لەسەر شان ئاسان بکەن. ئەم پیاوە من زۆر لە نزیک و ئاگادارم ئەم پیاوە عیشی کرێکاریەکات وە خانی کردو لەسەر خانەکۆ من دڵ تاکیدم هەتا 15 ملیۆن دینار قەرزارە بۆیە دەسیدا ئەم کەسابەتەکە لەم کەسابەتە شش دەکەی و ئەو قەرزایی پێدا بینکات. بەڵام دخوای گەورە بەم شێوە تاقی کردوێتەوە داوا لە خێرخوازانەکەم هەرچی دەدەستیان بەرەم لەم پیاوە ئەم پیاوە لەم کاتە من دڵنیام زەکات هەموو شتێکی پێعشێ چونکە من ئاگاداری وەزاکەم بەو تەمانەوە کە تەمەنی 47 ساڵ بە 40 ساڵ فەدەگەچن دەماشانێ بۆ دووقات و سێقات ئەم پیاوە گەجەبات خاوەن هەر سەرخێزانە. من لەم قسەی خۆم بەرپرسیارم لەو دنیاش کە ئەم پیاوە لەم کاتێ هەموو خەریکی پێعشێ. لە کاتی ڕووداوەکانی لەم شێوەیەدا تەنیا خەڵکی خێرخواز و کەسانی نزیک بەدەم لێ قەوماوانەوە دەچن و ئەگەر بە هاوکارێکی کەمیش بێت باری سەرشانیان سوک دەکەن. تەنیا حکومەتی هەرێم و دام و دەستگاکانێتی کە هیچ بەرپرسیارەتی و قەرەبوویەک لە ئەستۆ ناگرن. ڕێوین محەممەد کەناڵی پەیام ناحیەتە چێ.